لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 48 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم. بەڵێ خۆشەویستان، دیارە ئادەم عليه الصلاة والسلام لە دوای ئەوەی کەوا بە وەسوەسەی شەیطان هەڵخەڵەتە نزیکی ئەو دارە بووە و لێی خوارد کە خوای گەورە قەدەغەی کردبوو لە خۆی و لە خێزانەکەی. ئیتر وا بۆ خوای گەورەش بڕیاری ئەوەیدا کەوا دەربچن لە دوای دەرچوونیان ئیتر ئادەم و حەوا عەلەیهیمە السەڵات وەسەلام هەست بە پەشیمانی دەکەن کە وەکو گوتمان دیارە ئەوەیە جیاوازی لە نێوان ئەو سەهوەیکەوە ئەو خەتەئیکەوە ئادەم دەیکە عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەو گوناه و تاوانەی کەوا ئیبلیس دەیکە. ئیبلیس ئەبا وەستەکبەر، ئیبلیس ئیمتیناعی کرد و خۆی پێگەورە بوو و هەروەها موبەڕریشی لە خۆی دەهیناوە، دەیگۆ ئەمن چاکترم لە ئادەم، لەبەرچی فەرمانم پێ دەکەی، ئاعتیرازی دەگرت لە فەرمانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. بەڕاستیەوە زۆر خەتەرە. بەڵام بابمان ئادەم عەلەیهی سەڵات وسەلام هەر یەکسەر لە دوای ئەوەی کەوا دارەکە دەخوا وەکو خوای گەورە لە جێگایەک کە باز دەکات فەبەدەت لەهما سەوئاتوهما، ئیتر عەورەتیان بەدیار دەکەویتن کە وەکو شەعراوی ڕەحمەتی خوای دەفەرمیتن هەر کاتێک ئێمە سەرپێچیمان کرد عەورەتمان بەدیار عەیب و عارمان بەدیار دەکەویتن. ئیتر لەو کاتەدا پەشیمان دەبیتەوە، ناززانی بە چ شێوەیەک پەشیمانی دەرببڕی، کەواتە وەڕاستی زۆر گرنگە. هەتا وەکو پەشیمان بی لە گوناه و تاوان خوای گەورە غەفوور و ڕەحیمە و تەوابە. ئیتر نەیدەزانی بە چ شێوەیەک پەشیمانەکەی دەرببڕی و تەوبەی بکە و بگەڕێتەوە لای خوای گەورە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا فێرە هەندێک کەلیماتی دەکاتن کەوا پەشیمانیەکەی پێ دەرببڕیتن. فتلقى آدم من ربه كلمات. ئەو کەلیماتانە چ بوو؟ وەکو خوای گەورە لە سوورەتی الأعراف لۆمان باز دەکاتن کەوا فەرموویان قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خوای گەورە فێری کردن بەو شێوەی بپاڕێنەوە. ئەوە لەناو دڵ و دەرونی بوو، بەڵام نەیدەزانی کو تعبیر بکە. کەواتە وەکو زانان دەفەرمن بەڕاستی ئەو شێوازی تەوبەکردنە زۆر چاکە، لەبەرەوەی بەوەی بوو خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەو شێوازە دەربڕینەی کەوا لە دڵ و دەرونیانەوە دەرچوو تعبیریان کردو بەسەر زمانیاندا، خوای گەورە لێیان خۆش بوو. کەواتە پێویستە ئێمەش بەڕاستی ئەو سیغەیە لەبەر بکەین ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خوای زڵمان لە نەفسی خۆمان کرد بەو گوناه و تاوان و سەرپێچێکەوە ئەنجامماندا. وإن لم تغفر لنا وترحمنا، ئەگەر لێمان خۆش نەبی، ئەگەر ڕەحمان پێ نەکەی لنكونن من الخاسرين، ئەوە دەینە ڕیز ئەو کەسانی کەوا خەسارەتمەندن. کەواتە زۆر مهمە بەو شێوەی ئێمەش تەوبە بکەین و ئەو شێوازی تەوبەی کە خوای گەورە فێری ئادەمی کردیە عەلەیهی سەڵات وسەلام ئێمەش وەری بگرین کە وەکوونەوەی ئادەم بەو شێوەی چەندین جار تەوبە بکەین، چونکە هەمومان تەقسیری و گوناه و تاوانمان هەیە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەو شێوەیە لە هەموو لایەکمان ببووری. ئەوەی کە لێردا باس دەکرێت فتەلەقا ئادەم، خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو کەلیماتانەی فێری ئادەم کرد، ئادەمیش تەلەقی کرد، وەری گرت، قبولی کرد، بەڕەزامەندی خۆی قبولی کرد، بە سینگێکی فراوانەوە قبولی کرد. با بڵێن لێردا فتەلەقا بەڵگەیە لەسەرەوەی کەوا ئادەم عەلەیهی سەڵات وسەلام پەرۆش بوو لەوەی نەیدەزان بە چ شێوەیەک تەوبە بکە. خوای گەورە بەو شێوەیە کە ئەو کەلیماتانی فێر کرد ئەوی زوو قبولی کرد، یەکسەر جێبەجێی کرد. فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه. کەواتە لە دوای کەلیماتەکانی وەرگرت و جێبەجێی کرد، خوای گەورەش فتاب عليه، خوای گەورە تەوبەی لێ قبول کرد. کەواتە تەوبەی بەندەکان دیارە تەوبە بە معنای ڕجوع دێ، بە معنای گەڕانەوە دێ. کاتێکەوە ئینسان
گوناه و تاوانێک دەکا و دەگەڕێتەوە لای خوای گەورە سوبحانەه وتعالە، خوای گەورە سوبحانەه وتعالە تەوبەکەی قبول دەکا. لێیە وەکو دەڵێ بەندە لە نێوان دوو تەوبەیە لە خزمەت خوای گەورە سوبحانەه وتعالە. یەکەمیان ئەوەیە کەوا بگەڕێتەوە لای خوای گەورە سوبحانەه وتعالە، موفقی بکات بۆی کەوا تەوبە بکە، پاشان خوای گەورە تەوبەکەی لێ قبول بکە. ثم تاب عليهم ليتوبوا وكل سورة التوبة هذا فرمي ثم تاب عليهم ليتوبوا كواتا يكم زار خواي قورم موفق ذاك لو توبة دبي رغبة لدرو درون ده هبي كوا وكباب من آدم عليه الصلاة والسلام حزب بشماني بكي يتر خواي قورم موفق ذاك كوا بقريوا كقرايا وبوشي وبو تعبيراتاني كوا كوجت مال القرآن للسنة ده هاتية استغفار وتوبة بكي يتر وكو سيد الاستغفارش كبيغمبر فيري كردين صلى الله عليه وسلم بيويست أو صيغانه هموي بزانين توبو بشمان خومان درب برين أو زخواي قرش قبول ما عندكاتو زال ليردا وكو شعراوي لفتشي جوان بازدكا ليردا ضلي أجر بيتو فكر بكينوا هر کەسێک گوناهێکی بکرد با خوای گەورە لێی خۆش نەبا. هەر کەسێک گوناهێکی بکرد با خوای گەورە لێی خۆش نەبا. ئەو ژیانە چی لێ دەهات؟ ئەو ژیانە سەر تاپا دە بۆ خراپەکاری. سەر تاپا لەبەرەوەی کەسێک کەوا گوناهێکی کرد بزانی خوای گەورەش لێی خۆش ناویتن مادام هەر لێی خۆش ناوی بەردەوام دەبی لە گوناه و لە خراپەکاری. بەڵام ئەوە ڕەحمەتێکی زۆر گەورەی خوایە بەڵگەی لەسەر ئەو پەڕی عەزەمەتی خوای گەورە سوبحانەه وتعالە. هەر کاتێک تەوبە بکەی هەر چەندە وەکو لە چەندین ئاەت و ئەحادیث هاتیە خوای گەورە تەوبەت قبول دەکا. خوای گەورە سوبحانەه وتعالە لە سوورەتی ئەلمائیدەدا کاتێکەوە باز لە کەسانێک دەکا کە دەڵێن إن الله ثالث ثلاثة والعياذ بالله دەڵێن خوا سێمینی سێ خوایەکەیە والعياذ بالله. ئەوانەی کە دەڵێن مەسیح کوڕی خوایە والعياذ بالله خوای گەورە کە باز لەوان دەکە دەفرن ئەفەلا يتوبون إلى الله ويستغفرونه. ئەوانە تەوبە ناکەنەوە ناگەڕێنەوە پەشیمان نابنەوە. خوای گەورە لە سوورەتی ئەلبروج کاتێکەوە باز لەوانە دەکاتن کەوە با بڵێن ئەو هەموو موسڵمانەیان لە ئوخدود و لە خەندەقدا سووتاند ئەو جا دەفەرمی إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا. ئەگەر تەوبە نەکەن پاشان تەوبە نەکەن یعنی ئەگەر ئەو جەریمە گەورەش بکەن تەوبە بکەن خوای گەورە لێیان خۆش دەبی. سبحان الله. کەواتە وەکو لە حەدیثی صحیحیشدا هاتیە کەوا خوای گەورە سبحانەه وتعالە بە بەندەی دەفەرمی ئەگەر بێت و پڕ بە زەوی هەموو گوناه و تاوانی تووبی پڕ بە زەوی هەمووی گوناه و تاوانی تووبوو بەس شەریکم لۆ بڕیار مەدا کە گەڕایەوە لای من تەوبە و ئیستغفارت کردبی ئەگەر طبعا وەکو لە ئاەتیت کەش هاتێ ئەگەر شەریکیش بڕیار بدا بەڵام تەوبە و ئیستغفار بکە خوای گەورە دەفەرمێ پڕ بە زەوی لێت خۆش دەبم پڕ بە زەوی لێت خۆش دەبم. کەواتە بەڕاستی خوایەکە سبحانەه وتعالە ئەو هەموو مەغفیرەت و لێبوردنەی بەڵگەیە لەسەر ئەو پەڕی عەزەمەتی. ئێمەی ئینسان دەبینی کەسانێکەوە هەڵەمان بەرامبەر دەکەن ستەممان لێ دەکەن ئەگەر بێت و ئەو کەسە پەشیمان بیتەوە بێتە لامان داوای اعتیزار بخوازی لەوانەیە لەبەر گچکەی خۆمان نەتوان لێ ببورین چونکە لێبوردن گەورەیی دەوێ بەڕاستی. ئەگەر جارێکیش عەفوت کرد بەڵام جاری دووەم کە بە هەمان شێوە هەڵەی کردەوە عەفوت کرد ئەو پەڕی چەند جارێک با سێ جار عەفوی بکەی زیاتر عەفوی ناکەی. بەڵام خوای گەورە سوبحانەه وتعالە نەک جارێک و دوو جار و دە جار و سەد جار و هەزار جار حتا ژیانت ما گوناه بکەی و پەشیمان بی و خوای گەورە قبول دەکات. و لێیە خوای گەورە سوبحانەه وتعالە وەکو لە نهایەتی ئاەتەکە دەفەرمی إنه هو التواب الرحيم. إنه بالتأكيد هەر ئەو زاتەیە التواب کەواتە صیغە مبالغەیە. خوای گەورە سوبحانەه وتعالە واتە زۆر لە بەندەکانی خۆی خۆش دەبی زۆر لێیان قبول دەکا. هەر کاتێک تەوبە بکەن خوای گەورە لێیان قبول دەکا. هەر کاتێک تەوبە بکەن خوای گەورە لێیان قبول دەکاتن. تەنها نەگەیشت بتە ئەو حاڵەتەی کەوا لە غەرغەڕەیە واتە لەسەر ڕوح کێشانێ تەنها ئەو ڕۆژە نەبی کەوا ڕۆژی قیامەت دەستی پێکردێ بە هاتنی ڕۆژ لە جیات ئەوەی کەوا لە ڕۆژ هەڵاتەوە بێ لە ڕۆژ ئاواوە بێ. کەواتە هەتا مەجاری تەوبە مابیتن تەوبە بکە خوای گەورە قبول دەکا. کەواتە لێ زانان دەفەرمن کە خوای گەورە التەوابە یەک لە ناو پیرۆزەکانیتی کە صیغەی مبالغەیە لەبەرەوەی بەندەکانی زۆرن هەر یەک لەوانە گوناهێک بکاتن دەکا زۆر خوای گەورەش لە هەمووان قبول دەکا. و هەروەها نیسبەتەن بە هەر بەندەیەکیش چەندین جار با بڵێن گوناه بکە و تەوبە بکە خوای گەورە قبول دەکاتەوە. هەر چەندین جار گوناه بکە و تەوبە بکە خوای گەورە قبول دەکا. لێوێ التەوابە. کەواتە بەڕاستی ئاگادار بین شەیتان لەو دەرگای لێمانەیەتە ژوورێ زۆر جاران گوناهێک دەکەین تەوبە دەکەین و دیسان دەگەڕێینەوە
گوناهێک دەکەین تەوبە دەکەین دیسان دەگەڕێنەوە گوناهەکە دەکەینەوە شەیطان هەوڵ دەدا لەو دەرگا لێت بێتە ژوورێ مەئیوست بکا بڵێ چی ئەو هەموو تەوبە و پەشیمان بوونەوە بەس سەواز بینەوە ناتوانین دەست لە گوناه هەڵبگری و بەردەوام بە نەخێر هەر کاتێک گوناهت کردی خسەر تەوبە بکە بەو نیەتەش تەوبە بکە کەواتە هەرزکە نەگەڕێەوە بەڵام ئەگەر بە زەبری نفسی ئەمارە بیسوء بۆ دافعی شەیطان گوناهەکەش دووبار کرد دیسان تەوبە بکە هەتا وەکو تەوبە بکەی خێرت پێوە بەڵام ئەگەر تەوبەت نەکرد و مصر بوو لەسەر گوناه ئەوە بزانە نیشانەی بەدبەختیە خوا پەنامان بدە إنه هو التواب الرحيم هل أوزاته التواب الرحيمة كواتا توابة خواهي قول توبة قبول دكا الرحيميشة خواهي قول سبحانه وتعالى خاوني رحمته بزيتي هندف راوانا كوادي بخشي تبندكاني وكزانا دفرمون قناها كان لي خوش دبي وهروا برحمتي خوي موفق داك لبوي كوا كارثاش انزام بدا أوزال دعاء دفرمي قلنا اهبطوا منها جميعا دیسان خی گەورە تأکید لەسەر ئەوەی دەکاتەوە کەوا لە دوای تەوبەکەی دیسان خی گەورە دەفەرمی فەرمانمان پێکردن کەوا اهبطوا منها لە بەهەشدا دابەسن جميعا کەواتە بە ئادەم و بە حەوا و بە ئیبلیسەوە اهبطوا منها جميعا هەر هەمووی لە بۆ سەر ڕووی زەوی هەر هەمووی لە بۆ سەر ڕووی زەوی دیارە لێردا وەکو لە ئاەت پێشترێ عینی فەرمووی كفرموا وقلنا اهبطوا بعضكم من بعض عدو ليرجع فرمي قلنا اهبطوا منها جميعا كدوزر تأكيد دوباره بويتو قضيه وزانان دفرمون لبو كوا زاريه كم لنتيجي او سربيتشي ادم خوي يقول فرماني كر كوا بس نصروا زوي زاري دوم قلنا اهبطوا منها جميعا لبو كوا لنتيجه دا باز لوي بكاتن كوا لصروا زوي خی گەورە سبحانه وتعالى پێغەمبەریان لۆ دەنێر وەکو لە ئاەتکەدا هاتیە خی گەورە وەکو بڵێ نەخشە ڕێگایان لۆ ڕوون دەکاتەوە ئەگەر واتان کرد بە چ نەتیجەیەک دەگەن ئەگەر واشتان نەگر بە چ نەتیجەیەک دەگەن قلنا اهبطوا منها جميعا فإما يأتينكم مني هدى کەواتە لە دوایەکەوە دەستنە سەر ڕووی زەوی هەر کاتێک هیدایەتی منتان لۆ هات کەواتە هیدایەتی خی گەورە سبحانه وتعالى لە ڕێگای پێغەمبەرانەوە ببشريت دقا خواي قول سبحانه وتعالى كآدم وحواء دنير تصروا زوي بو شوي وازيان لينايني تنكوا إبليس ودجمنا كشيان لقليانا بهمو الشويك هل يان خلطين أو باب من آدم بتجربه هات تصروا زوي بلام أدينا وكاني خو آدم هتا لبونا وكاني نامينه عليه الصلاة والسلام بلي وفاد دكا نوكاني شبه همان شيوه پێویستیان بە بەردەوامی بەریعایەت و چاودێری خی گەورە هەیە لە ڕێگای ناردنی پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسەلام ئینجا خی گەورە دەفەرمێ هەر کاتێکەوە هیدایەتی منتان لۆ هات ئەو عیلمە نافعی کەوا لە ڕێگای پێغەمبەرانەوە دێ لە بۆ نمونە لە ڕێگای پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم کە لەو قورئان و سوننەیە ئیتر هەر کاتێک هیدایەتی منتان لۆ هات فمن تبع هدایە هەر کەسێک شوين كوتي هدايتي من بو خواي قرد فرمي فلا خوف عليهم ولا هم يحزنون هيت بهيت شويك نترسيان لسره نخفت دخون ديارا كذا فرمي ترسيان لسرني واتل لداهاتويان كسكوا اتباع هدايتي خواي قربك لداهاتوي لقيامتي ناترسي بلكو برحمتي خواي قرد تاورواني اويدك كخواي قرد پاداشتی کردەوە چاکانی بداتەوە پاداشتی ئەو عەقیدەی بداتەوە کەوا ئەو لەسەری ژیایە فلا خوف عليهم ولا هم يحزنون وهروها لو دنیای کە بەجیشی دێڵی خەفەت و حوزن و خەمی لێ ناخوا دیارە وەکو لە بەرامبەردا والذين كفروا وكذبوا بآياتنا لدواي دفرميتن اوانيش اغري جهنميان بو خوا پناممدا بلام ليردا ديارا وردكاري تر هي لو دعاته پيشته باسبكين بپشتواني خوای گەورە لواني داهاتو دين وخزمه دعاتانو زياتر قصيده دكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى اله وصحبه اجمعين واخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون